سلااو سۆڤان سلااوتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی بیانی 24 لەگەڵتان دەبین ئەم بەیانە کەشەکە زۆر باشە و بەو هیوان ئەو تەوەرانی کە ئەمڕۆ دەست نیشانمان کردیە تەوەری باش و تەوەری گونجاو و تەوەری پڕسوود بێ خۆشحاڵین جارێکی دیکە ژیاینەوە خوددا تەمەنی پێداین ڕۆژێکی نوێ دەست پێ دەکەین بە هیوایان ئەم ڕۆژەشمان هاوشەوێ ڕۆژانی ڕابردوو ڕۆژێک بێ پڕ بێ لە خۆشەویستی پڕ بێ لە ڕێز پڕ بێ لە بەخشین و لە بەخشش و لە بەرهەم بەیانیتان باش بۆ هیوایی کە بەیانی هەموو لە یەکتان پڕ بێ لە شادی و جوانی و خۆشی هەر وەکو هاوکارم ئاماژەی بۆ کرد کە هیوادارین ئەمڕۆ بتوانین تەورەکانی پرۆگراممان بەو شێوەیە کە دامانناوە بەدڵی ئێوە بێت و لەگەڵتان بین و بە شێوەیەک بێت کە ئێوە چاوەڕوان ئەکەن هەکار تۆ باسی کەشت کرد وتت کەشەکە زۆر خۆشە گونجاوە ئەمڕۆمانەوێت لە ناو پرۆگرامە بۆتان ئەڵێم چۆنەڵ هەست سەرەدێڕێکتان لە بابەتەکان پێ ئەڵێین ئەمڕۆمانەوێت سەبارەت بە ژینگە قسە بکەین سەبارەت بە ڕێگا و هەروەها ئۆتۆمبیل و هاتوچۆ قسە بکەین یاساکانی هاتوچۆ قسە بکەین جا من ئەو بەشەی کە بەشی ژینگەیە زۆر حەزەکەم زوو ئەو بەشە بێت لەبەرەوەی کە زانیاری زیاتر هەم خۆم وەربگرم هەم بدەین بە بینەران چونکە سیاقەتیش نازانم زۆر لەسەرەوەی هاتوچۆ حەز دەکەم بڵم من چکە خۆم سیاقەت نازانم و ساقی ناکەم زۆر بابەتانم بۆ گرنگ نیە من دانیشم خانم و خاتون ئەم هێنون ئەم جگە لەمانش ینی دەستپێکمان بە بابەتێکی هوەری فۆلکلۆری کللتوری کوردی جوان دەبێت ئەمیش بابەتی حەیرانە جگە لە حەیران وەکۆکردنەوەی بەرهەمە کللتوریەکان و بابەتە کلاسیکیەکانە کە ئەمیر حەیران کوڕی حەیرانبێژی ناوداری کورد حەسەن حەیرانە لە ماڵەکەی خۆیدا خەریکی کۆکردنەوەی کەلوپەلی فۆلکلۆری کوردەواریەوە چەند ساڵێکە بەشێکی زۆری کە لە پووری کوردی و کۆکردوتەوە لە ماڵەکەی خۆی جا هەر کەسێکیش کە کەلوپەلێکی کوردەواری هەیە بیگەێنێتە دەستی بۆ ئەوەی کە لە ماڵەکەیدا کۆی بکاتەوە زۆر کەسێ بەو شێوەیە ئەتوانێت ئەو بابەتانە کۆکاتەوە هاوڵاتیانی دیکە یارمەتیین بۆ نمونە من پارچەیەکی کوردی و کە لە پوریم هەیە لە لای من ئەو جوانیەی دەرناکەی وەگەوەی کە لەگەڵ کۆمەڵە پارچەی کە لە پووری ترا هەبێت پێکەوە بینەری ئەبین و لەگەڵمان بن بۆ هیوای کە چێژی لێ ببن الأمير حسن حيران كوري حيران بيجي جورا حسن حيران سروشي ناوندي بالاي حيران بيجاني كردستانم زياتر ل 7 ساڵە هێواش فکری و دروست بوو کە بتوانم جگە لە هوەری حەیران و پاراستنی کولتوری حەیران بتوانین ئەو شتانەی کە قەدیم و کۆن و بتوانین خڕیان کەینەوە لە جێگایەک لە بۆی کە نەفەوتێن بەڕاستی بمینێتەوە لە بۆ ئەوەی کە بەزیلی دوای خۆمان بڵێن کە بەڵێ کاتی خۆی ئەوە بووە کاتی خۆی لە باتی تەلەڤیزۆنی کۆنتڕۆڵی ئێستا و تەلەڤیزۆنە هەبووە لە باتی معمەلی دروستکردنی پەنیر و ماست و شیر ئەو مەشکە هەبووە لە باتی دەڕاسەی جەنجەر هەبووە ئیدی ئەو شتانێک کە بەڕاستی ماوە احتیمالی زۆریش پیانۆ ماندی بم لە زۆر شوێن یعنی لە بۆ نمونە لێرە سوی مسلمانی لە بۆ یەک قاپ یعنی لە بۆ شتێکی زوو لە بۆ شتە کە کەوم بووە نردیتم لە گوندەکان گەڕایمە بێشک گەڕان و کۆکردنەوە و دانان و خزمەتکردنی ئەو ئەشیاء فۆلکلۆریانە بەڕاستی وازبی سەرشانی هەر هەمومانە بەڵام ئێمە وەکو حەیرانبێژانی کوردستان لە ماڵی حەیرانبێژان دەتوانین ئەمە پێشەنگایەکی فۆلکلۆری کولتوریمان هەبی ڕۆژانە گەنجەکانمان بێن خەڵکەکان میوانە بیانیەکان بێن سەیری بکەن تەماشای بکەن کە بەڕاستی ئەمەش ئەو شتانەمان هەبووە ئەمە شتی کولتوریمان هەبووە مەسەلەن لە بۆ نمونە جازم ئێستا لە زۆر ماران جازم هەر نەمایە بەڵام جازم شەویدستانان کە بە خۆت دادەدەی کاتی خۆدیان کە دێو کڕت دەکا با بزانانی ئەی بەڕاستی گەنجەکان بزانن کاتی خۆی ئەو شتانە هەبووە لێفە بووە جازم هەبووە بەڕاستی وازبە لەسەر هەر هەمومان خزمەتکردن بە کولتوری کوردەواری و بیان هێڵینەوە و خەونی منیش وەکو ئەمیر بەڕاستی خەونم بەوە دەبینم ڕۆژێک بتوانین شوێنێکمان هەبی جێگایەکمان هەبین
چەندین ماڵی ئەوها هەیە خڕیکەینەوە لەو شوێنێ دایبنین و خزمەتی بکەین. جا بێگومان هاکار ئەو کەلوپەلانەی کەماون هەمووی دەستکردن هەمووی خەڵکی کورد خۆی دروستیان کرد و خۆیان لە لادەکان دروست کراوە لە لادەکان. جا ئەم کاری دەستیە هەر ئاوا هاتووە تاوەکو ئێستاش ساڵانە فستیڤال لەبارەی کارەدەستەکانەوە ئەکرێت. لە سلێمانیش ئێستا فستیڤاڵێکی هاوینە بۆ بە بازارکردن و ناساندنی کاری دەستی و بەرهەموو خۆماڵەکان بەڕێوە چووە. جا لە فستیڤالەکە ژمارێکی زۆر خاوەنکار بەشدار بوون و بۆ ماوەی 5 ڕۆژیش ئەم فستیڤالە بەردەوامە بێت. ئەوەی ینی جێگای دڵخۆشیە بە بازارکردنی کەلوپە لە دەستکردە خۆماڵیەکانە، ینی زۆر جار من لە پێشانگاکان دەبینم خانمان هەنا بە تایبەت ینی دەسڕەنجینن بە توانان لە ماڵەکەی خۆیان دانیشتن خەریکی چنین و ڕست و نازام کۆمەڵێک بابەتی کاری دەستینە کە ئەمانە ئەگەر گرنگی زیاتریان پێ بدرێ بێگومان ینی دەتوانرێت زیاتر بە بازار بکرێت، سوودی زیاتر دەبێت، هەم بۆ خۆشیان دەبێتە دەزمایەکی باش. ئەزانێ شتایش کە بە دەستکرد دروستکراون ئەرزشێکی تایبەتیان هەیە جوانترە لە شتێکە لە کارگەیەک لە فۆرمکایەک لە شوێنێک دروستکراون. هەست دەکەی بە خەمەوە دروستکرا بە عەشقەوە دروستکرا. زانین چی بووە لە سلێمانی؟ لە پاڵ هەوڵدان بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خەمی پاراستنی کولتوری نەتەوەکەیەتی. عەتا خۆی و هاوسەرەکەی 12 ساڵە سەرقاڵی ئەم کارن و زۆر پێی دڵخۆشن. هەلی کاریشیان بۆ زیاتر لە 40 کوڕ و کچی گەنج ڕەخساندووە. بەردەوام هەوڵیان داوە نوێگەری لە کارەکەیاندا بکەن و شتی نوێ نمایش بکەن. لە جاتیەوەی لە ئێرانەوە بێنین ئێمە لێرە خۆمان دروستیەکەین. بۆ نمونە ئەو شتانەی کە لێرە دروستەکەن ئێمە خۆمان ئەگەر خانمانی وڵاتەکەمان ئەگەر برانی وڵاتەکەمان هەوڵ بن زیاتر لە ناو خۆمانە براو بە ئیشەکانی خۆمان بین ئەو ڕوو نەکەین لە دەرویش وڵات و نمایشی خواردنی کوردەواری بۆتە نەریتێکی نێو فیستیڤاڵەکان. هاوڵاتیان دەیانەوێت تامی زۆرینەی خواردنەکان بکەن. کەشی فیستیڤاڵەکە تەواو جیاوازە و خواردنە کوردەواریەکان چێژێکی جیاوازتریان پێبەخشیوە. ناسینی ئەو خواردن و کەلتوری ئێمەیە بە کەسانی دەرەوە میوانەکان کە لە دەرەوەیان. دووەمینیشی بەڕاستی ئاڵوگۆڕکردنی مێشک و سروشتێکی تر و ینی بینینی ئەو شتانە و تازەگەریکردن لە ئیشەکانە و دوای ئەوەش بۆ یاپراخەکەش من زۆرم حەزدا یاپراخی گەڵامیەوە لەگەڵیشا بم کوڵێنن هێشتا هەرکەمە. فیستیڤاڵەکە بۆ ماوەی 5 ڕۆژە تا ڕێکەوتی 28 ئەم مانگەیە. ڕۆژانە لە کاتژمێری 1 تا 11 شەو لە پارکی ئازادی بەردەوام دەبێت. ئەم فیستیڤاڵە جۆرێکە لە پشتیوانیکردن لە بەرهەم و کاری دەستی بە مەبەستی ناساندن و دۆزینەوەی دەرفەتی کار. بەشداربووان دڵخۆشن. گرنگترین شت بۆ ئەوانی ژەوەیە کە سوودێکی دارایی لێ دەکەن. هاوشین جەمال، کوردستان 24 سلێمانی. سۆڤان ئاماژت پێدا بابەتێکی دیکەمان هەیە ئەم بابەتە بەلای هەمومانەوە گرنگەوە هەمومان خەمی بۆی دەخۆین چونکە کاریگەری بۆ داهاتوو بۆنەوەکانیشمان هەیە. بابەتی ژینگەیە ئێستا وای لێ هاتووە بە هەر شوێنێک دەڕۆین دەبێکی پلاستیک یان کۆمەڵە دەبێک دەبینین فرەدراوە. دەچینە دەم ڕووبار و دەریاچە دەبینین پڕەتی لە دەبێ پلاستیکی فرەدراوی و کە سەردانی کەر و گەشتیاران فڕیان داوە. دەچیت بۆ سەر لووتکەی چیاکان و گردەکان و تەپۆڵکەکان کەچی دەبێ پلاستیک پێش ئێمە گەیشتوتە ئەوێ. ڕوو لە دەشتاییەکان دەکەی کەچی دەبێ پلاستیک ئەوێشی تەنیوە ینی زۆر بۆ سۆڤان. بەڵێ بێگومان جا ئەمە چەندە مەترسی هەیە چونکە بە تێکڕا ئەتوانین بڵین ئەم ژینگەیە تەنیا ژینگەی کوردستان نییە. ئەم ئاوەی کە ئەیبینی ناکرێ بڵین بەس ئاوی کوردستان ئەمە بێ بە هەڵم ئەبێ بە باران لە شوێنێکی تر لە وڵاتێکی تر. ئەم هەوایی کە ئێمە هەڵیەمژینی لە وڵاتێکی تر بووە هاتووە ئێستای مە هەڵیەمژین دواتر کەمێکی دیکە لە وڵاتێکی تر بۆیە ئەم ژینگەیە بە تێکڕاهی هەموو جیهانە ئەبێ بیپارێزین جا لە خاکەکەی لە ئاوەکەی لە هەواکەی جا لە ناو کۆڵان و سەر سفرەی ماڵان دیسان هەر دەبەی پلاستیک. تەنانەت ئەو کۆبوونەوانش کە لەبارەی پاراستنی ژینگە دەکرێن پڕن لە دەبەی پلاستیک.
ئەمانە ئەمڕۆ قسە لەسەر ئەو بکەین چەندێکی ئەوێت دەبێکی پلاستیک لە ناو خۆڵە لە ناو خاکە شی ببێتەوە ساڵەهای ئەوێت دەیان ساڵی ئەوێت سەدان ساڵی ئەوێت باشە چەندێک مرۆڤ ئەتوانێت ئەم ژینگەی ڕۆژ بە ڕۆژ خراپترکە بەدیلی دەبێت پلاستیک چییە ئەمانە هەموو با هەمووی قسەی لەسەر بکەین ئەبێ میوانێکی بەسپۆرمان لەسەر ئەم بابەتە لەگەڵا بێت ئاسۆ شکاک سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری ژینگەیمان لەگەڵە بەخێر هاتی زۆر بەخێر دەمەوێت لەوە دەست پێ بکەم ڕاستەکەی سۆڤان سەرەتا کاک ئاسۆ دانیشت ئاومان بۆی داناگوتی نانە ئەو ئەوانە ئاوی پلاستیک ئەو ئاوە دەخۆمەوە خۆکار چی بوو بەڵێ دەستا خۆشببی ئێمە هەموو دەزانین کارلێکی پلاستیک لەگەڵ هەر گەرمبوونێک و یان پلەی بەستێک ئەو ئاوە پیس دەکا و لەگەڵەوەشدا ئەو پلاستیکە سەدان ساڵی دەوێت بۆ ئەوی شی بتەوە بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاریژە بڕیارمان داوە بە هیچ شێوەیەک پلاستیک بەکار نینین و ئەگەر مەسەڵەن بۆ چاخواردنەوە بەکار هاتبوو ئاوەکەی یان بۆ خواردن یان هەر ئاوەکەی بوو هەرچ بەکار هاتبوو مادام ناو پلاستیکەی نایخۆین ئەو شتەش بۆیە تەماشا دەکەین ئەو پلاستیکە تا گەشتۆتە ئێرانە ڕۆژ لی داوە شوێنەیەک دەرەجەی حرارەکەی لە کۆگاکەی بە پێی پێویست نەبووە بۆیە لەگەڵ ئەوەش دەبێتە پاژماوە سەدان ساڵی دەوێت تا ئەوەی شی بێتەوە لەگەڵ ئەو شینەبوونەوەی ڕێگری دەکات لە ڕەگی ئەو دارانە بچێتە ژێر زەوی ئەو زیندەوەرانەی کە لەسەر زەوینە خۆراک و تیشکی ڕۆژیان ناگات بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک پلاستیک و سەرچاوەکانی پلاستیکمان قەدەغا باشە کاگاسۆ لە جیهانە بەگشتی ساڵانە 8 میلیارد تۆن پلاستیک دەچێتە ناو ژینگەوە کێشەکە لەکوێیە بۆچی ئەم پلاستیکە مەترسیە کە ژمارەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیابوو نەچێت ڕێگە چارێکەیە کە ئەم پلاستیکی کاچێتە ناو ژینگەوە لە ناو ژینگە بۆ شوێنە مێنێت دووبارە ڕیسایکل بکرێتەوە چۆن لە دەستی نەجاتمان بێت بەڵێ لەبەرەوەی ئاستی هۆشیاری تاک لە ڕوانگەی ژینگەیەوە تا ئێستا بە پێی پێویست نییە ئەگەر ئاستەکان دانین بە دەرەزەش دانین ئێمە لە ڕووی ژینگەیەوە ئاستی هۆشیاری ژینگەیی تا ئێستا لە سفر نەگەشتوتە یەک ئەو گرفتە ژینگەیە کە بە تایبەتی پلاستیک ئێمە ڕۆژانە بۆ هەموو شتێک بەکاری دێنین وەکو باستان کرد بۆ سفرەی خواردنەوە بۆ ماز بۆ ئاو بۆ خواردنی ڕۆژانە لە مەتحەمەکان لە ماڵ لە گەشت لە هەموو شێوەیەک بۆیە ڕێژەی پلاستیک ئێستا وەکو برێی بۆتە قاڕەیەکی تر لە جیهاندا بۆی ئەگەر ئێمە هەوڵ دەین ئەو پلاستیکە کەم بکەینەوە دەبێت ئاستی هۆشیاری خۆمان لە شێوەی بەکارهێنانی پلاستیک بەکاربێنین بۆ ئەوەی دەبێت بگەڕێنەوە سەدەکانی ڕابردوو چۆن تاکەکانی ئێمە بۆ بکڕینی میوەیەک بۆ خواردن قاپ و شوشەواتی خۆمان دەبێت دەچوینە منداڵەکانمە مەتارەی ئاوەیان پێبوو لە کاتێک تێنیمان دەبوو ترمزی ئاوێ لەسەر جادەکان هەبوو بەڕاتە بوو بەڵام ئێستا هەمووی بۆتە پلاستیک دەبێت ئەمە هەمومان دوورکەوینەوە لەو شتانە بۆی کاریگەریمان لەسەر تەندروستیە بێت لەسەر تەندروستی کاریگەری زۆر دەبێت ینی هەم بەڕێستان وەکو شارەزای ژینگەوە هەم پزیشکانیش زۆر جار ئەم ڕێنمایانە بڵاو دەکەنەوە بەڕاستی جەنابەت قسە لەسەر کۆمەڵێک لایەن کرد دەگەڕین و لای تۆ بەڵام بزانین دکتۆر هەڵوێز لەسەر لایەنە تەندروستیەکە ئەو چۆن بۆ ماشی دەکاتەوە کاریگەریەکانی مانەوەی پلاستیکی دەبەی پلاستیکی باشە بەڵام پێش ئەوەی کە پێشەوەی کە دکتۆر هەڵوێست ئەو بابەتە بڵێ با من هەر لەسەر دەرنەچین لە پرسیارێک چووکە پرسیارەکە بەدوای پرسیارەکەی بەدوای ئەو قسانەی بەڕێزیانەوە دێت با پرسیارێک سەبارەت بۆ بکەم ئێستا ئەو پلاستیکی کە لە زەریاکان چووکە ئەم پلاستیکی کاڕات بەشێکی زۆری چۆتە زەریاکانەوە ئەڵێ چوار هێندەی زۆر گرنگە و زۆر کێشەشە چوار هێندەی فەڕەنسا مەساحەی فەڕەنسایە بە پانتایی فەڕەنسا چوار هێندەی فەڕەنسا لەسەر زەریاکان پلاستیک بوونی هەیە تا چەندە کێشەیە ئەگەر ئەو پلاستیکە ماسیەکی گەورە ئەیخوا دوای ماسیە گەورەکە ماسیەکی بچووکە خوا ئێمە یەکەین بەتونە و ماسیەکە خۆین ینی ئەمە خولێکە دێتەوە بۆ ناو لەشی ئێمە زنجیرەی خۆراکیە هەمووی ڕەبتی پێگوەیە چ زیندەوەرێکی بچووک بێت ماسیەک بێت ئاژەڵێکی چێوی کە ڕاو دەکرێت چ ئاژەڵێکی خۆماڵی بێت چ خواردنەکانی تر بێت ئاخری دێتەوە بۆ مرۆڤ یان دێتەوە خاک کە هاتەوە مرۆڤ و خاک ئەمە دیسان کاریگەری سەر تەندروستیمان دەبێت لەسەر خاکەکەش دەبێت لەبەرەوەی کە ئێمە دەڵێن پلاستیک شی نابێتەوە ئەگەر بچێتە ناو لەشی مرۆڤەکانیشەوە بە ژایراوی دەچێتەوە ناو لەشەکەی بۆیە کاریگەریەکە دەبێت بۆ نمونە ئێستا ئێمە قاپێک ماز دەکڕین لەناو ئەو پلاستیکە خۆی لە خۆیدا لە مشتەقاتی نەفتی و پاژماوەکانی پلاستیک دروست کراوە کە لێرەدا دێت تۆ ماستی تێ دەکەی کاتێک گەرمە ئەو تەفاعولە کیمیاویە لە بینی پلاستیک و مادەش لەکە دروست دەبێت کە ماستە ئاوە هەرچیە لێرە دێتەوە ناو جسمی مرۆڤەکە لێرە ئەوە ژەهراوی دەبێت کەواتە چ لەسەر بەحر بێت چ لە خاک بێت کە
کاریگەری خۆی دەبێت وەکو باشت کرد جارێ ئەو کاریگەری دەبێتە بە هەڵم بوون ئەو گازە میستان و گاژە ژاراویەکانی لە ڕێی هەرسەدان و دەبێتەوە هۆکاری دروستبوونی نەخۆشیە درێژخایەنەکان کەواتە بە هەر ڕێگایەک پلاستیک بەر گەرمی بکە یان پلەی بەستن بکەوێتن دەبێتەوە هۆی ژەهربوونی ژینگەی ئەو شوێنە باشە کاگاسۆ زۆر تاکید لەوە کردەوە کە ئەم پلاستیکانە بەکارنێنین بەڵام ئێستا بەدیل چییە؟ یان ئێمە کە پلاستیک بەکارنایەنین دەڕۆی بۆ هەر مارکێتێک دەڕۆی بۆ بازار تەنانەت لە ماڵەوە لە هەموو شوێنەکە پلاستیکە ئێچی بکەین بەڵێ ئستاز کاتوو دەچێ مارکێتێک دەچی کتێبێک دەکڕی قەڵەمێک دەکڕی کێکێک دەکڕی بەدەستەکەی خۆ پێت هەڵدەگیرێ بەڵام دڵی دایمە ناو لایلۆنەچی دەچێ سەیدەلیەک دەرمانێک دەکڕی بۆ دایەتە ناولۆنێک لایلۆنەکەی ترێ دەکەی فڕی دەدەی ینی کەواتە بۆ من ئێستا ئەمن ئەو مەتارەی ئاوی خۆم پێیە بۆ ئەگەر ئەو دەبێکی ئاو بێ دەتوانم هەڵی گرم دەتوانم لە بازار هەتا ماڵ پێی بێمەوە بەڵام بۆ نەتوانم مەتارە ئاوە هەڵگرم کە دەجاری در سەلامەتر و تەندروسترا ئاوەکەی من لە ئەگەر ئەو ڕوتی کەم تا ئێوارە گەرم نابێتەوە کەوتە خۆمان ناتوانین خۆمان بپارێزین ئەو بەدیلی پلاسیکان با مەتارێکی ئامان نەبی لە دوکانێک با کوپێکمان پێمان ئەی بە پەرداخێک لە بەرقمانبی بەڵام ئەفرادی مۆبایلەکەمان لە بەرقمانە کەوتە خۆمان دەتوانین دوورکەوینەوە لە پلاستیک لە سفرەی سەفەری ماڵان لە پاشماوەی زبڵ دروست دەکرێت باش ئەو پاشماوەی پلاستیکەی تۆ فرێدایە هەر زۆرێک پلاستیک بی چ پاشماوە پزیشکەکانی پلاستیکی بێ چ پاشماوەکانی تری بی هەتا حەفازە کۆمەڵک زۆری تر ئەو کە دەکرێتە سفرەی تۆ نانی لەسەر دەخۆی ئەو نانەی لەسەر دادرێتەوە پیسە تۆ دەتوانانی لە جیاتی ئەوە بی سفرەیەکی جوانتر داینەی یەک پەڕۆی پێدابینی دەجار بەکاری بینیەوە بەڵام نە ئێمەوانینە ئێمە دەبێ میوانمان دێ تااقەتمان نییە فڕی دێنە ناو تەنەکەی زبڵ دەچێتەکانی قەرژاڵە لەوێ 137 پلاستیکە لە بری پیاڵی چاش ئێستا وای لات بۆتە سەفەری یعنی زۆربەی میوانداریەکان و هەموو ئەمانە لە داوەتەکان بەکاردێ کاگەسۆ لەگەڵمان بمێنەوە ئەم جارە پێم وابێ بە دروستی دالیا کەمال بابەتێکی بۆ ئامادەکردوین لەسەر ڕای خەڵکی وەرگرت و هەر لەسەر ئەم بابەتە بزانین خەڵک چی دەڵێ ئەم مادە پلاستیکەی دەستی من پێویستی بە 450 ساڵ هەیە بۆشی بوونەوەی هێشتا بە تەواتی شی نابێتەوە دەبێتە مایکرۆپلاستیک چەندین کاریگەری نەرێنی هەیە بە تایبەتی لە سەر ژینگە بە یەکێ لە هۆکارەکانی بەرزبوونەوەی پلەی گەرمی زەوی دادەنرێت ئەمە جگەلەوە ڕۆژ بە ڕۆژ خواستی هاوڵاتیان لەسەر بەکارهێنانی مادە پلاستیکەکان زیاد دەبێت. خۆت وەکو هاوڵاتیە تا چەندە مادەی پلاستیکی بەکارێنی؟ واللهی بەکارێنین بەس بەکەمی بەڵام شتێکی خراپە فڕیانی خراپە بۆ ژینگە خراپە بۆ تەندروستی بۆ سەیرانگاکان لە هەموو شتێکی هەر ناشرینە شتێکی شەکە قەت ئەو مادێ فەوتانی نییە ناشرینە سیمای شار ناشرینەکە ئەقەیە بکێتە ئەلاگەیەک و لە شوێنێکا داینەی فڕێنێ جادە و مادە پیسکا و ئاوە چواردەوری تۆ تا چەندە خەڵک بەم شێوەیە دەبەفڕێ وەڵا گشتی فڕێە ئێواران لەرەوە تا چێتە خوار و هەر ئاوەکەی خۆتەوە فڕێە تە قەرەخی جادەکە تا ئێستا بڕۆ ناکەم یەک دەبەشم فڕێیا بێ ینی لە شوێنێکی گشتیا بێیان هەر شوێنەی بێ ئیلا خەمە ناو شوێنی خۆی تایبەتی خۆیان کە دانراوە بە هاوڵاتیان ئەڵێیت بۆ نمونە بە دەوری ئێمە چەندین دەبەی ئاوی لەیەکە فڕێدراوە مەڵێ بێگومان وەڵا هەر کەسێکە بینی لە جامی سیارەوە فڕێیان کاوەکە خۆیەکسە فڕێیا بێ گوێدانەوەی کە ئەو شوێنە پیسەکە ژینگە پیسەکە زەرەری بۆ خۆی هەیە پێش هەموو کەسێکی تر هیوادارم هەر کەسێ لە لای خۆیەوە گرنگی بۆ بات و فڕیان بات خاتە شوێنی تایبەتی خۆیانەوە چی بە هاوڵاتیان ئەڵێ تاکو کاتێک ئاوەکە خۆنەوە دەبەکانیان فڕێنێن والله من ێژم ئەرێ هینی شارەکە بکەن ڕێک و پێکە و پاک و پختەوە خزمەتی بکەن بەرکی نەدەن بکەنە ئەو سەتوانەوە جوان و پختە دە سوپری پختە بشۆن و تووشی نەخۆشی نەوین و ڕێک و پێکوین و نەخۆشیەکە زۆرە و باسکردنی پاک و خاوێنی زۆر باس کراوە لە فەرمایشەکانی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم بەتایبەتی بەڵام ئەوەی کە ئێستا جێگەی داخە جێگەی ئەسەفە ئێمە وەکو پاک و خاوێنی ڕناگرین بەزەیشمان بەو کارمەندانە نایەتەوە کار ژینگە پاکەکەنەوە ینی ئەمە ئەوەی کە ئەیبینین لەسەر جادەکان دەبەی پلاستیک
تەنیا دەبی پلاستیک نییە تەنەها شتی ترە کە لەو ورتر و بچووکترە زۆر ناڕەحەت ئەم کرێکارە ئەم ژینگە پارێزە کۆی ئەکاتەوە کە عزیێتێکی زۆری ئەبێ ڕۆژانە ئەمە بەردەوامە بێت ئینسان کە پاک و تەمیز بوو یعنی ویژدانیشی هەیە بەزەی بە ژینگە پارێزەکانی شایەتەوە یان هاوکاری ژینگە پارێزەکانی ژەکا لە ڕووی کۆکردنەوەی خاشاکەوە ئینسانە گەربی کاتە تەنەکەی خۆڵەکەەوە گەربی کاتە ئەو شوێنەوە کە دانراوە بۆ کۆکردنەوەی خاشاک خەڵکی تریش لە کۆمەڵگەیە عزیێتی نابێ وەکو ژینگە پارێزەکە. بەڕاستی ئێستا هەڵمەتێکی وا هەیە لەلایەن کاگاوات بەڕێز قایمقامی سلێمانی و ئێوە لیژنە هاو بەشەکانیش پرۆژەیەکمان هەیە کە ئەم پلاستیکانە کۆ بکرێتەوە لە سەرەتا لە خواردەمەنیەکانیا لە ماڵەکانە بتوانین کۆی کەینەوە پاشان تعبێ بکرێتەوە چکە کارگەشمان هەیە لە ناو سلێمانەیە خەریکی ئەو ئیشەیە. کاک ئاسۆ هاکار ئەوەی کە بینیمان خەڵک لەسەر ئەوە باسیە کرد کە باسی بەکارهێنانیان ناکرد بخرێتە شوێنی خۆی توێژینەوەیەک هەیە هەموو هەر لەگەڵ بەکارهێنان هەمووی هەر لەگەڵ بەکارهێنانەکە و کەس نەیوت بەکارنێنێتیان بخرێتە شوێنی تایبەتی خۆی ئێمەش هۆشیاریەکە بۆ ئەوەیە بڵاویکەینەوە کە کەمتر خەڵک بەکارێن باسی توێژینەوەکە بکەم توێژینەوەیەک هەیە ئەڵێ ئەگەر هەر مرۆڤێک زۆر چانسی هەبێ 60 ساڵ بژی و لە ماوەی ئەو 60 ساڵەیە ئەو کیسەیە کە بەکاری هێنێ بۆ شتکڕین بۆ ئەم لاولاچوون لە کەتان و لە لۆکە دروست ببێت لە ماوەی 6 ساڵە ئەبێ 7500 جار ئەوە دووبارە بکاتەوە یەڵا اینجا کاریگەری بتڵێکی پلاستیک نامێنێت کەواتە هۆشیارەکە لەکوێیە لە بەکارهێنانی شتێک کە پلاستیکی نەبێت یاخود لەوەیە کە لە بری ئەو بەدیلی شتێکی تر بەکاربێنین ئێمە بەدیلمان هەیە خودی مرۆڤەکان دەتوانێت بەدیلی هەبی بەکارهێنانی گرنگتر لەوەی لە ڕیسایکلی بکرێت ئەوەی ڕیسایکلینگ دیسان دەبێتەوە جۆرێکی تر لە پلاستیک بۆ نمونە تۆ پەرداخێکی پلاستیکت هەیە قاپە سەفەریەکانت هەیە فڕی دەدەی لایلۆنی زەبڵت هەیە فڕی دەدەی کە دێ حاوی لێ دروست دەکرێت دێ لەو لایە مەسەڵەن قاپی پەرداخی ماستەکانی لێ دروست دەکرێت کەواتە دەکرێتەوە دووبارە بەکار بێتەوە بەڵام لەبەرەوەی ئێمە ئاستی هۆشیاریمانە شوێنی تایبەت بە پلاستیکمانە فڕی دەدەینە شەقامەکان و ناو حاویەکان ئەوانەیە گە گوێبیستی بووین هیچیان نەیگۆ ئێمە با بەکاری نینین هەر یەکە و بە جۆرێک یەک دەیگۆ من تا ئێستا فڕێم نەداوە لەسەر شەقام بەڵێ فڕی نەداوە بەڵام فڕی داوەتە سەر ژینگە فڕی دەداتە ناو سەلەی زەبڵی دەچێتەکانی قەرژاڵە دەچێتە زەبڵخانەی سلێمانی دەچێت زەبڵخانەی دۆک بۆیە بەکار نەهێنین گرنگترە بەدیلی چ بەکار بینین دەچینە فڕی باپەڕۆیشی سەرشکەمان پێبیتین دەچینە دوکانێک بە شتێکی ترمان پێبی کە لایلۆنێک بای خۆمان بی لایلۆنی بە کورتەکەی کاگەش پێ دوای ئەوەی کە لە ڕابردوو دەمان کرد کە منداڵ بووین دایکمان ئێمەی دەنات بۆ فڕن و نانەوەخانە و هەموو ئەمانە تورەگەیەکی پێدەدان نانەکە سەمونەکە لە ناوە بکە ئەو ڕێگایەت پێ دروست بڵێ حتمما ئێستا ینی پرۆژەیە کە بوو 2 ملیۆن زەرفی کاغەزدا بەشکرا ینی با کاغەز بەکاربێن ئێستا دەچێت فڕنیەکان لە جیاتی با نانەکە لەناو کاغەز بکبوت مەبەستەوەی شیکردنەوەی کاغەزەکە لە ژیگا زۆر ئاسانترەوە لە لایلۆنەکە زۆر دژە پلاستیک و لایلۆنە باشە ئەم جاریان دەگەڕێنەوە ئەم جاریان لەسەر بابەتە تەندروستیەکەی دەمێنینەوە کە دەبەی پلاستیک تێکەڵی تەواوی ژیانمان بووە بە تایبەت ئاو خواردنەوە لە دەبەی پلاستیک بە شێوەیە کاریگەری لەسەرمان هەیە بێگومان لێکەوتە تەندروستیەکانی زۆر ترسناکەن ئەگەر بە شێوەیەکی دروست مامەڵی لەگەڵ نەکرێت ئەوە هەر زۆر مەترسیدارتر دەبێت بۆیە ئەو مەترسیانەی کاگاسۆ لە جێ خۆیەتی کە دژە پلاستیکە با بزانین هاوکارمان دکتۆر هەڵوێست جەمال باس لە زیانە تەندروستەکانی دەبێ ئاوی خواردنەوە کات پێکەوە بینەریە بین. سڵاو من دکتۆر هەڵوێستم کە هاوین دێت پرسیارێک دروست دەبێت ئەو دەبە ئاوانەی لە بەرخۆردا دەمێننەوە بخۆینەوە یاننا لە زۆر مارکێتدا دەبینین کە دەبە و کارتۆنی ئاوەکانیان لە دەرەوە لەبەر خۆرەکەدا دانا و گومانێکمان لا دروست دەبێت کە ئایا ئەم ئاوانە شیاوی خواردنەوەن مەرج نییە هەر لای دوکاندارەکان ئاو لە بەرخۆردا بنرێت زۆر جار خۆشمان دەبەیەک ئاو لە سیارەکەدا دەنین و چەند بە چەند خۆ لێ دەدات و دواتریش دەیخۆینەوە بەڵام زانایان دەڵێن وانە ئەوان پێیان وایە چەندە دەبەی ئاو لە بەدەم خۆردا بمێنێتەوە ئەوەندە مادەی ژەهراوی و کیمیایی ناو دەبەکە دەتوێتەوە و لەگەڵ ئاوەکەدا تێکەڵ دەبێت. گۆڤاری ناشنل جیۆگرافیک لێکۆڵینەوەیکی ساڵی 2010 بڵاو کردوێتەوە تێدا باس لەوە دەکات کە ئاوی ناو دەبەی پلاستیکی
چەندە کاتی پێویستە تا لە بەرخۆردا تێک بچێت و ژەهراوی بێت بە پێی لە کۆڵینەوەکە دەبەی ئاو تەنها بەرگەی 21 پلەی سیلیزی دەگرێت واتە بەرگەیان بەهارەی خۆشمان ناگرێت هاوینی خۆمان خۆتان زان دەگاتە سەر و 40 پلە دوو ئەوەندە و زیاتریش کەواتە ئەم بابەتە شایانی مناقەشەکردن نییە و بە هاویندا نابێت بە هیچ جۆرێک ئاو لە بەرخۆردا دابنرێت بە گوێرەی ئەنجامی لێکۆڵینەوەکەش ئاوی ناو دەبەی پلاستیکی بە پێی پلەی گەرماکە لە ماوەی 4 بۆ 5 هەفتەدا تێک دەچێت و شیاوی خواردنەوە نامێنێت بۆ ئەوەی ئاوی تێکچوو نەخۆیتەوە هەوڵ بە لەم گەرما و خۆربەتینە هاویندا یەک ئاو بکڕە نەک چەندانەیەک بکڕیت و لەبەر خۆردا بمێنێتەوە دواتر بیان خۆیت یاخۆت خۆت تەرمۆزەیەک بکڕە و لە ماڵەوە ئاو بەرە دەرەوە ئەگەر لەبەر خۆریشدا تەرمۆزەکە مایەوە ئاوەکەی بگۆڕ بەڵام نابێت شتێکمان بیر بچێت مەرج نییە تاکە هۆکاری نەخۆشی لە نێو ئاوی دەبەدا خۆر و گەرمای هاوین بێت هەندێک جار بەهۆی جێبەجێنەکردنی ڕێکارە تەندروستی و پاکوخاوێنەکانیش لەلایەن کارگەکانەوە ئاوی دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی پەتا بۆ نمونە دوایین ڕووداوی بڵاوبوونەوەی نەخۆشی ساڵی 2016 تان بۆ باس دەکەم کە لە وڵاتی فیجی بوو کە لە ڕووداوەکەدا چەندین کەس نەخۆش کەوتن بەهۆی خواردنەوەی جۆرێک لە ئاوی دەبەی پلاستیکیەوە دواتر زانرا کە هۆکاری ئەم نەخۆشیە بەکتریایەک بۆ بە ناوی ئێرۆمۆنۆس هایدرۆفیلیا کە لە شوێنی تێکردنی ئاوەکان بۆ ناو دەبە پلاستیکەکان سەرچاوی گرتبوو لەو شوێنەدا نەخۆشیەکە بڵاو بوو بۆ بەکتریاکەی تێدا چوو بۆ ناو ئاو دەبەکانە بۆ هیچگە لە خۆمان و دوکاندارەکان کە دەبێت ئاو لەبەر خۆردا دانەنین خاوەن کارگەکانیش بەرپرسیارەتێکی گەورەیان لەسەر هەرچەندەم حاڵەتانە دەگمەنن بەڵام بۆ ڕێگریان دەبێت ڕێنمایەکانی سنتەری کۆنتترۆلی نەخۆشیەکان یاخود CDC جێبەجێ بکرێن کە دەڵێت چی ئەم قسانەی هەیە CDC دەڵێت پێویستە خاوەن کارگەکان پاک و خاوێنی بە تەواوەتی لە هەموو شوێنێکدا بپارێزن دووەم لە کاتی ئاوکردنە نێو دەبەکانەوە دڵنیابن لە پاک و خاوێنی دەبەکان دواتریش کە دەستیان کرد بە دابەشکردنی ئاوەکان لە شوێنی سێبەر و فێنکدا هەڵیان بگرن تا دەگاتە مارکێتەکان و بە مارکێتەکانیش بڵێن کە ئەوانیش لە شوێنی ئاواهیدا هەڵیان بگرن چوارەم دەبێت ئەو پێکاتەی دەبانەی کە ئاوەکەی تێدەکرێت کۆمەڵەیەک پێکاتە هەیە کە ژەهراوین و خراپن و ڕێگەپێنەدراون بە هیچ شێوەیەک ئەو پێکاتانەی تێدا نەبێت بۆیە بە هیوا هەمووتانم هاوینە خۆتان پەرێزن لە ئاوی بەرخۆر و خاوەن کارگەکان ڕەچاوی ئەم ڕێنمایانە بکەن و دوکاندارەکانیش ئاو لە بەرخۆردا دانەنێن بە هیوای تەندروستێکی زۆر باش سۆبان کاگاسۆ زۆر تاکیدی لە پلاستیکەکان کردەوە بەڵام پرسیارێکم هەیە بەڕاستی یانی ڕەنگە بینەرانیش پرسیارە نەبێت ئەمە چ مادەیەکە کاک ئاسۆ ئەوەی لەبەردەم تۆ ستیلە شوشە نییە ستیلە ئەوە ستیلەی ژۆرەیە نە ئاو سار دەکاتەوە نەگەرمە تا 24 ساعتی بۆیە من ئەوە بەکاردێنم لە عێراقیش نەبوو لە بەریتانیا بۆم هاتووە بۆیە من بەکاردێم هەموو مەرجەشی ژینگەی تێدایە ئەگەر تێدا نەبی ناتوانم بەکاربینم بۆچی وە بە حەزەڕ ینی بەڕاستی ئەوەندە مەترسیدارە دەزانی من کارێک دەکەم بڵاوکردنەوەی من هۆشیاری ژینگەیە من بە تۆ دەڵێم پلاستیک بەکارمەینەوە هەر شتێک پلاستیک بوو بەکاری مەینە جا ئاوی تێدایە ماستی تێدایە خواردنی تێدایە بجوڵەی پێ دەکەی ناکرێ من بەکاری بینم ئەنی من ڕۆژێک لەگەڵ ڕەفیقەکەم بەناو بازار ڕۆژنی زۆر علاگای لە دەست بوو هەر پێم بۆ مەینە بەخسەی نەکردم گەشتن ناوەندی بازار ناو پارکەکەی هەر یارمەتیمدا چار علاگەم لێ وەرگرت لەو کاتە ڕسمم گیرە تا ژینگە پارێزگای هەولێر لایلۆنی هەڵگرتووە کەواتە من نابی هیچ شتێک بەکار بینم لەبەرەوەی ئەوڕۆ من و تۆ دانیشتوین تۆ ئەمن ئەو پەرداخە ئاوی لە پێشە تۆ بخۆمە ڕۆژێک پێم دەڵێەوە دەڵێت تو بە من دەڵێی مەخۆ بە خۆت بەکاری دێنی ئەنی بۆیە ئێمە وەکو ئافیار بە هەموو شێوە قەدەغێ لە دەورەکانمان لە ڕێگا لە مەطعام لە ماڵمان ینی ئەگە بێ ماڵی مشتێکی پلاستیک نبینیەوە ینی خێزانەکەم ئەگە دێ لایلۆنەش بین لە مارکێتەچی بە شەڕە دڵم کاکە دەشتی بەیاناوێک لایلۆنی ئەوەش ناکەم فڕێ درێ ئیجاوێ لەگە خۆم دەیبەمەوە مارکێتەکان بۆ ئەوەی مژینگە پیس نەکەم بۆیە من یەکشە دەڵێم بمبوری ئەوەی دکتۆر گوتی هیوادارم کەناڵ 24 تا 5-6 هەموو ڕۆژێ لێداتەوە هەموو ڕۆژێ لە سعاتێک جارێک لێداتەوە بۆی هاوڵاتیان هۆشیار بن خەڵکمان لە سەرەتان دوور بێخینەوە
هیوادارم کەناڵ بیچار ئەوە دەبکاتن. بەڵێ بەو هیوایە ئێمە سپاس دەکەین کاک ئاسۆ ئەمەش با بڵێن دروستە هەندێک پرۆگرام هەیە کارەکەی کە بیکەی زۆر قورسەوەکو سەعاتێکە لە خەو هەڵتەسێنێت تۆ پێت ناخۆشەکە لە خەو هەڵسێنێت بەڵام جەڕسەکە لە یاو هەستی ئەم پرۆگرامانیش کە ئێمە ئیکەین لە ناو پرۆگرامی بەیانی 24 بۆ ئەوەیەکە زەنگێکی هۆشیارکەرەوە بێت بۆ ئێوەی بینەر و بیسەر تەندروستێکی باشتان هەبێت و هۆشیاری زیاترتان هەبێت سەبارەت بە تەندروستی خۆتان و ژینگەکەشتان. سپاس بۆ سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بیتن. سپاس. سۆڤان هەر بابەتێکی دیکەیە پەیوەست بە کوردستان پەیوەست بە مێژوو کللتوری کوردستان کە ناوچەی هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لەلایەن ڕێکخراوی یونسکۆ وەک میراتێکی جیهانی تۆمارکراوە ساڵانە پێشوازی لە هەزاران گەشتیاری ئێرانی و وڵاتانی دیکە دەکات بەڵام سەرڕای گرنگی جیهانی ئەم ناوچەی هێشتا لە ژێرخانە پێویستەکانی گەشتیاری و ڕێگای ستاندارد بێبەشە. بەڵێ جادەکانی هەورامان بە جادەی مەرگ ناسراون زۆر مەترسیدارن زۆر پێچ و لۆفەیتایە و ساڵانە سەدان کەس لە ڕووداوی هاتوچۆ لەم ڕێگەیە ئەبنە قوربانی. زۆر بە شوێنە گەشتیارەکان ئێستا باشترە تا ڕادەیەک بەڵام ینی هەە لە ساڵانی ڕابرد و گوێمان لێ دەبوو لە سوۆشال میدیا دەمانبینی ڕۆژانە ڕووداوی هاتوچۆمان دەبین لە کاتی گەشتەکان لەو ئەو وەرزانێک کە وەرزی گەشتکردن بوو. بەڵێ خۆی ناوچە هەورامانیش ناوچێکی شاخاویە و جادەکانشی زۆر پێچ و پەنایتایە ئەمە زیاتر بۆتە هۆکار بۆیە ئەبێ زۆر گرنگی پێ بدرێت با بەیەکۆ بیبینینەوە بابەتەوە ئەگەڕێنەوە قسەشی لەسەرەکەی. ناوچەی هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەردوو پارێزگای سنە و کرماشان بە سروشتی جوان و دەیان شوێنەواری مێژویی و هاوینە هەوار و کانی و ئاوی زۆر بووەتە ناوچەیەکی گرنگی گەشتیاری لە ئاستی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا. ساڵانە هەزاران گەشتیار لە سەرانسەری ئێران و وڵاتانی دیکەوە ڕوو لە هەورامان دەکەن بەڵام گەیشتن بەم سروشتە جوانە پێویستی بە تێپەڕین لەو ڕێگا و جادانەوە هەیە کە بە جادەی مەرگ ناسراون. جادەکە مەڵایەسە کە خۆت مرازەی کردیدە جادەیە خراوە و ژانە کەسی دەسە نازە ڕوزی تەسادف ناوێنەوە خۆدان بە پیاتی نەبیژنەوە ژۆفڵانە سەر خۆدان خاڵ مرازەی بکەم باش خۆدۆخیگە جادەکە. ئەو ڕێگایانەی لە هەردوو پارێزگای سنە و کرماشان بەرەو هەورامان دەچن ڕێگای تەسکی ناستاندارن و تێپەڕینی کامیۆن و بارهەڵگری گەورەش مەترسی جادەکانی زیاتر کردووە. ساڵانە دەیان ڕووداوی هاتوچۆ لەم جادانە ڕوودەدەن و سەدان کەس دەبنە قوربانی و زیانێکی گیانی و مادی زۆر بە هاوڵاتیان دەگات. دەستخانە وەزیەتی جادەمان زۆر باش نییە چاڵ دەسەنازی فرەس وەزیەتی ئەسفالت و خەتکێشەکانمان ئیرادی هەست. یەکێ لە مۆزەڵەی جامعی ئێمە ئەوەسە کە متەسفانە ڕاهسازیمان ئیرادی هەست باعثەیە کە گرفتاری تەسادفات پێش بێت یا خراپی جادەکان باعثەیە کە ماشینەکان ئیراد پێیاکە ئەمداد ڕسانی بۆ خودرۆکان کەمە. هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە وەک میراتی کەلەپوری جیهانی تۆمار کراوە و بەم هۆیشەوە گەشتیاران لە سەرانسەری جیهانەوە بۆ دیتنی هەورامان ڕوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن. بەڵام 2 ساڵ پاش بڕیارەکەی یونسکۆ هێشتا هیچ ژێرخانێکی گەشتیاری پێویست و لەوانەش ڕێگای باش و ستاندارد بۆ ئەم ناوچەی کوردستان دابین نەکراوە. کامیل بۆکانی کوردستان 24. باشە ئەوەی کە ئێستا بینیمان ناوچێکی گەشتیاری جوان بوو خەڵک ئەچێتە لەوێ ئەچێتە ئەوێ جەوێکی خۆش بگۆڕێت جەوێکی خۆش وەربگرێت و لەو ڕۆتینەی کە ڕۆژانە هەیە لی دەربچێت بەڵام خوا نەخواستە خراپی ئەمە لەوەیە کە تۆ ئەچی جەو بگۆڕی ژیانێکی خۆش بەسەر تووشی ڕووداوی هاتوچۆ ببیت. ئەمە زۆر نەتەنیا بۆ ئەو خانەوادەی کە تووشی ڕووداوەکە دەبێ بەڕاستی ناخۆشە هەموو ئەوانەی هاتوون لە ڕێگادا ئەم ڕووداوە دەبینن ئەو ڕۆژە بە تەواوی میزاجیان تێک دەچێت لەبەرەوە دەبینی هاونیشتمانێکی تۆیە لە بەرچاوی تو تووشی ڕووداوێک بووە. لەسەر ئەم بابەتە وەک کۆمەڵێک بابەتی یاساکانی هاتوچۆ ئەم سیستەمە نوێی کە ئێستا هەیە قسەی زۆر لەبارەوە دەکرێت هاوکارمان شەیما لەگەڵ بەڕێز عەقید فازڵ زاف قسە دەکات. شەیما سڵاوت لێبێ هەندێک پرسیارمان هەیە بەڕاستی من و سۆبان لەسەر ئەم سیستەمە نوێ ئەگەر پرسیاری لێ بکەی بە تایبەت ئەوەی کە لە سۆشیال میدیا زۆر باسی دەکرێت
جۆرێک لە کامێرا هەیە دانراوە 4 جۆر سەرپێچی لێ کاتدا تۆمار دەکات ئەمە یەک لە پرسیارەکانە ئەوەیتی سیستەمی پوینت و پوینتەکە ئەمەیان هەر شوفێران زراویان چووە ڕوونکردنەوەی پێویستمان دەوێت هەکار سلااوان لێبێت خۆی وەکو هەنگاوی یەکەم ئەوەی کە باست کرد دانانی کامێرای چاودێری لە سەر ترافیکلایتەکان لە چوارڕیانی شەقامی مەخمور لە شەقامی 100 متری هەولێر دانراوەکو سەرەتا و دواتر ئەو دەستپێکێک دەبێت بۆ دانانی کامێرا لە سەرجەم شەقامەکانی تری شاری هەولێر ئەم کامێرا هەروەک خۆش باست کرد 4 خەسڵەتی هەیە 4 تایبەتمەندی هەیە کە لێک کادا دەتوانێت 4 سەرپێچی بەیەکەوە بگرێت ئەم کامێرایان دەمەوێت نیشانە بدەم ئێسامەیەک لە کامێراکانە کە ئەم کامێرا بە پێچوانەی کامێراکانی دیترەوە لە دواوە سەرپێچیەکان دەگرێت یەک لەو سەرپێچیانش لێدان لە ترافیکلایت لە کاتێک کە چرای سوورە و هەروەها لادان لەو بە خێراییەکی دیاریکرا و زیاتر لەو خێرایی دیاریکراوە کە ترافیک دیاری کردووە تۆ بڕۆیت لە گلۆپی سەوز و هەروەها بەزاندنی هێڵی ستۆپلاین کە ئەمە هێڵێکی لە پاش ئەو هێڵەوە هێڵی پەڕینەوە دێت ئەمە تایبەتە بە پەڕینەوەی هاوڵاتیان بۆی نابێت شۆفێران سەر ئەم هێڵە بوەسن زانیاری زیاتر لە فازڵ حاجی و تەبێژی هاتووی هەولێر وەردەگرم کاک فازڵ گەربێتە ئێرە سپاسی دەکەین بۆمان باس بکرد چۆنێتی کارکردنی ئەم کامێرایە بەخێر بێ سەرچاوم طبعا ئێمە وەکو تاقیکردنەوە یەکەم جار لەسەر ترافیک لایت 100 متری ڕێگای مەخمور ترافیک لایتمان سیستەمی کامێرەمان دانایی سەر ترافیک لایت طبعا ئەو سیستەمێکی شوێنگرەوەی پۆلیسی هاتووچۆیە سیستەمێکی پێشکەوتووە پۆلیسی هاتووچۆ کە لەسەر ترافیک لایت پێشتر دەوەستا چەند زۆر سەرپێچی تۆمار دەکرد ئەوەی کە لە چرای سووری ترافیکیدا لە بۆی تۆمار دەکرد ئەوەی کە شوێنی پەڕینەوەی پیادەکانی دەبەزاند لە کاتی چاوەڕێکردن ماماشەوە تۆماری دەکرد ئەوەی کە دەستەڕاستی ترافیکەکەی دەگرت تۆماری دەکرد کەسێک کە لە خێرایی شەقام دەردەچوو ئەویان چاوی پۆلیسی چۆنەی دەتوانین بەڵام ئەویان کامێرەکە دەتوانەوەش بکەواتە 4 جۆر سەرپێچیت لە بۆ تۆمار دەکاتن ئەو کامیرانە وێنەکان لە دواوە دەگرێتن ئەوە بە سیستەمی ڕادار کار دەکاتن وەرە بابچینە شوێنی زانە ئەرێرە هێڵێکێ لەسەر شەقام بە پانایی شەقامەکە دروست دەکرێت بەر لە هێڵی پەڕینەوە پێی دەوترێتن ستۆپ لاین کامیرەکە لەسەر ئەو ستۆپ لاینە ئیش دەکاتن هەر ئۆتۆمبیلێک کاتێک کە چرا سوور بوو ئەگەر بێت و هەر چوارتایی لەو ستۆپ لاینە دەرچوو واتە ئەوە لە چرای سووری داوە بۆیە سزایەکەی لە بۆ تۆمار دەکاتن تۆمارکردنەکەش چۆنە بە ڤیدیۆ و بە فۆتۆ و هاوڵاتی دەتوانێتن کاتێک کە لێپێچینەوەی لێ دەکرێت خۆ دەیەوێتن بزانێت ئایا فعلەنەوە ئەو سەرپێچیە کردویان نا دەتوانێت ڤیدیۆکەش وەرگێتەوە فۆتۆکەش وەرگێتەوە بزانە ئەو ستۆپ لاینە چکە لە دوای ستۆپ لاین ئێمە چیمان هەیە هێڵی پەڕینەوەی پیادەکانمان هەیە جا کاتێک ئۆتۆمبیلێک لە کاتی چاوەڕێکردنەکەی ئەگەر دوو تای پێشەوەی هاتە سەو ستۆپ لاینە کێشە نییە بەڵام ئەگەر دوو تای دواوەشی هات واتە چی کردووە واتە شوێنی پەڕینەوەی پیادەکانی بەزاندووە بۆیە کە شوێنی پەڕینەوەی پیادەکان نەگرێت ئەومانە دەبێت هەموو شوفێرێک بزانێن کە ئەو شوفێرە دەمێک لە دەمەکان دەوێتە پیادە و لە شەقامەکان دەپەڕێتەوە و پێویستە ڕێزی لێ بژیرێتن ڕێزگرتن لە پیادەش ئەوەیە لە یاسا کە شوێنی پەڕینەوەی پیادەکان لی داگیر نەکرێت بۆی بتوانێت بە شێوەیەکی سەلامەتانە لی پەڕێتەوە چکە تاکە زۆنی سەلامەت لە بۆ پیادەکان شوێنی پەڕینەوەکەیە کە دروست دەکرێتن. بە هەندێک باسی کامێرە تو پوینت و پوینتیش بکەین کە لە بەشێک لە شەقام مەسەرەکیەکان هەڵبەتە هەکار لە شەقامی 120 متری لە نێوان شەقامی کەرکووک و شەقامی بنەسڵاوەوە دانراوە ئەمە تا چەند بۆ تا کەمکردنەوەی ڕووداوی هاتچۆ کە پێشتر بۆ ڕێبەراتی هاتووی هەولێر ڕایگەاند بۆ ئەم شوێنی سیباقکردن بووە یعنی ئێستا تا چەند کاریگەری هەبوو بەداخەوە شەقامی خێرا بەگشتی هەموو بەشەکانی بوو بە شوێنی سیباقکردن بۆیە ئێمە زیاترین بەش کە زۆر ڕووداوی لێ دەکەوتەوە ئەو شوێنە بوو کە لە ڕێگای هەولێر کەرکووکەوە دەست پێ دەکاتن تاکو ڕێگای بنەسڵاوە زیاترین شوێن کە تیژڕۆی لێ دەکرا لەو شوێنە بوو زۆربەی هەرە زۆری ڕۆژانێمە یعنی بەرەبەیانمان بەوە بوو کە دەچین لەوێ ڕووداوێکی هاتوچۆ کەوتووە بەداخەوە لە دەرەنجامی تیژڕۆی و پێشبڕچێی شوفێران بۆیە یەکەم شوێن کە لێ دانرا نێوان دوو خاڵ بوو لەو دوو ڕێگایە طبعا لەو ڕۆژێ ئەو کامێرانە دانراوە دەتوانم بڵێم بە لە 100% ڕووداوەکانی کەم کردوتەوە دەتوانم بڵێم بەڕاستی گەیشتۆتە حاڵەتەوەی کە هیچ ڕووداوێش تازە لەو شوێنە بەهۆی تیژڕۆیەوە تۆمار نەکرێتن واتە کاریگەری هەیە بە هەمان شێوە ئەو سیستەمی کامێرەی سەر ترافیکە طبعا ترافیکی مەخمور ترافیکێکی جەنجاڵە و قەرەباڵغا بە شەو و بەڕۆژ بە بەردەوام قەناعەتان هەبێ ڕۆژی وا هەبووە ئەو ترافیک لایت ئەو کارمەندێک کە لەسەرێتی لەوانەیە زیاتر لە 500 سەرپێچی تەنها لە لێدانی چرای سوور ئەو تۆماری کرد بێتن
واتە سەرپێچەکان بوونیە بوو بەڵام ئێستا شوفێر لەبەرەوەی هەست دەکاتن ئەو بە بەردەوام لە ژێر ڕقابەدا بۆیە دەبینی زۆر باسان بزانە خۆ ئێمە بە کەسمان نەوتوەرە بۆ شێوە بۆستا بەڵام دەزان کامیرەکە بۆ شێوەیش دەکات هەر هەمویان بۆ شێوەستاون و پابندن ئەو پابندیە چی لێ دەکەوێتەوە بێگومان ئەوە دەکەوێتەوە کە سەلامەتی لە شەقامەکان دەستەبەر بێتن شتێکی تر پێشتر دەسەڕاستی ترافیک لایتەکان دەبوو هۆی بێزاری هەر زۆری شوفێران چووکە جاری ئەوەندێک شوفێری ئەنانی و خۆڕنیان لێدا و کاتێک کە دەسەڕاستیان دەگرت لە دواوی هەموو شوفێراندا دات سەر ترافیک لایتەکە لێ دەگرتی بەڵام ئێستا حاڵەتە نابێری چووکە ئەو کامیرێ تۆماری دەکەم و شوفێرەکەش کە دێت دەزانی ئەگەر بێت ئەو زۆرە ڕەفتارێ کرد لەسەری محاسبە دەکرێتن بۆیە نایکە بۆیە دەبێت ترافیک لایتەکە خۆی ڕێکخراوە شتێشتریش لەو سیستەمە هەیە طبعا ئەو سیستەمە بە ترافیک لایتەوە ڕەبتە چونکە زۆر لە هاوڵاتیان دەڵێن باشە ئەگە ترافیک لایت کوژاوە ئەو چۆن لە بۆ ماتۆمەر دەکات یان دەڵێن ئەگەر بێت و ئیسعافیان حریق لە دوامان بوو و پۆلیسی هاتووەتی وەرە من لە حاڵەتە چۆن لە چرای سوور دەربسم ئەوە دوشتیە یەکەم لەگەر ترافیک لایت ڕەبتە هەر کاتێک کارەبای ترافیک کوژایەوە ئۆتۆماتیکی خۆی دەکوژێتەوە واتە لە حاڵەتە پۆلیسی هاتووەکە دەستی ئەوە ئاماژەکان دەستی تاکەشت دەبێتن تاکە یاسا دەبێت لە ترافیک لایت دوام حاڵەت ئەوە ڤیدیۆ تۆماری دەکاتن کە ڤیدیۆ تۆمار دەکاتن ئەگە بێت و لە ڤیدیۆیەکە دەرکەوت چووکە ئەو کامیرەیەکە دەگرێتن وەرەی ناوەندی مەیدانەکەش دەگرێت لە حاڵەتێک کە پۆلیسی هاتوچۆ لە حاڵەتێک کە پۆلیسی هاتوچۆ خۆی ئاماژە بداتن دێتە ناوەندی ترافیکەکە لەو حاڵەتە لە ڤیدیۆەکە دەردەچێتن کە کارمەندەکە پێوتەوە وەرە حتا ئەگە چرایەکەش توور بێ چونکە لە دوای ئەو لەوانەیە ئیسعاف هەبیان حریق هەبیان حاڵەتێک هەبیتن کە پێویست بکاتن بەدەست بەڕێ بکاتن بۆیە لەو حاڵەتانە وێنەکان تۆمار ناکرێت واتە ئەوە نییە بڵێ هەر ئەو کامیرە گرتی ئیتر تۆ داخلی کە چونکە داخلکردنەکە بەدەستەوە بە کارمەندی ئێمە داخلی دەکاتن لە ئێستادا ئەو کامێرا لە چوارڕیانی شەقامی مەخمورە ترافیکی مەخمورە هەر چواریان کار دەکات سەرپێچی تۆمار دەکات بە فەرمی یاخود تەنها بۆ ئەزمونە لە ئێستادا ئێمە پێشتر دیوی 100 مەتری هەردوو دیوی تۆماری دەکرد لە مێژەن زیک لە مانجێک زیاترە کاری پێ دەکرێتن بەڵام ڕێگای مەخمور چوون و هاتنی پێشتر لی نەبوو دوێنە کارەکانی تەواو بوو ئێستا ئەمڕۆ وەکو تاقیکردنەوەیە سبەی نوێش و دووس بەش بەداخەوە ئینشاڵڵا ئەوەش بنەبڕ دەکرێتن ئەو دەرجی ماتۆرسکیلانەش نامێتن لە داهاتوێش زۆر نزیکدا هەڵمەتێکمان هەیە دەست پێ دەکەین بە تەنها لە بۆ ئەو شوفێری ماتۆرسکیلانەی کە بە شێوەیەکی زۆر نایاسایی هەرچەند ئەوە بابەتی بەرنامەکە نیە بەڵام من دەمەوێت ئەوەش بزان شوفێران ئێمە هەموو شتێکمان لە بیرە با نەڵێن تەنها ئیش لەسەر کامیرەکان دەکەن ئەوەش سەرچاوی بێزاری خەڵکە سەبارەت بەوەی کە بینەوە سەر کامیرەکان ئەوە لە دوێنەوە تێست دەستی پێ کردووە تاکو ڕۆژی شەمەش هەر تێستە بەڵام لە دوای ڕۆژ شەمەوە ئەوە دەست پێ دەکاتن ئیتر تۆمار دەکاتن هاوشەوەی 100 مەترێکە ئەزمونە بۆچێ بۆیە کە بزانن ئایا هەر چوار سەرپێچی بەیەکەوە تۆمار دەکات بێگومان طبعا تۆ هەموو شتێک هەموو حتا تەلەڤیزیۆنێک کە دادنێ سەرەتایەکە تێز دەبێت بزانی ئایا پەخشەکەی چۆنە ئایا ڕەتفعلەکەی چۆنە ئەوەش بەوەیە طبعا سیستەمەکانی ئەلکترۆنیە بۆی بزانین ئایا فعلا وەکو پێویست کار دەکاتن ئەگە دەرکەوت سەرکەوتوو بوو هیچ کێشەی و بێگومان ئەوە دەبێتە دائمی بەڵام ئەگە دەرکەوت کێشەیەکیەیە کێشەی تەکنیکی بێتن یان کێشە لە دروستکردنی ستۆپلاینەکان بێتن بێگومان ئەوە چارەسەر دەکرێتن اینجا دەکرێتە دائیمی دوای ئەم هەنگاوە لە شوێنێکی تر لە شەقامەکانی شاری هەولێردا دەندرێ طبعا ئەوە یەکەم ترافیک لایت و لەبەرەوەی ترافیکێکی زۆر جەنجاڵ و قەرەباڵغە لێدانرا لە دوای ئەوە دەتوانم بڵێن پۆلیسی هاتووە لەسەر ترافیک لایت نامینێ لە سەرجەم ترافیک لایتەکان ئەو سیستەمە دادەندرێتن ئەوە سیستەمی پێشکەوتوی هەموو جیهانە ئێستا لە هەموو جیهان کە دەچی لەسەر ترافیک لایت پۆلیسی هاتووە نەماوە ئەوەی هەیە کامیرەکان و ترافیک لایتەکە هاتووە ڕێک دەخاتن ئێمەش بە هەماشەوە دەبێتن پێتان وایە ئەم سیستما مۆدلە نوێی کامێرا بە تەواوی کۆنتترۆلی شەقام بکە کۆنتترۆلی شۆفێران لە ڕێنماییەکان لانەدا ئێستا ئێمە دەیبینین کۆنتترۆلی کردووە ئەوەی ئێستا ئێمە دەبینین ئەو ترافیکە یەکێک لە ترافیکە هەرە جەنجاڵ و ناخۆشەکان و تەنانەت کارمەند کە پێیان دەوت تۆ ئەرکرد لەو شوێنەیە یعنی بێزار دەبوو بەڕاستی چونکە دەیزانی ئاستی ناپابندی لێرە زۆرە بەڵام ئێستا ئەوەتی کامیرەکان دانراوە وەک دەبینی چۆن دەڵێ مەلحەمە بەڕاستی کێشەیەکیان نییە و زۆر بە ئاسانی دەوەستن و ترافیکەش بە شێوەیەک ڕێکخراوە کە شوفێر دێتن هەست بە ئاسوودەی دەکات هەست بەوە ناکە فەوزایە تاکە فەوزا کەماوە وەکو باسم کرد بەداخەوە ماتۆرسکیلەکانە کەویش لە چاریان بۆ دەکرێت ئەوان لە داهاتوویەکی زۆر نزیکدا دەست پێ دەکەین وە سەرەتا دەست پێکردنەکەشمان لە مەدانی ماتۆرسکیل فرۆشان دەبێتن ئەینجا لە دوای ئەوە دەینە سەر شەقام
لەسەر شقامێکتان بۆ ئەم کارەداناوە هیچ پلانێکتان داناوە وانگاوی یەکەم ماوەیەک بەر لە ئێستا لەگەڵ کۆمپانیەکانی دیلیڤەری دانیشتین و ڕێنمایی تایبەتمان پێدان سەبارەت بە بەکارهێنانی ماتۆرسکیلی کارمەندەکانی ئەوان چووکە کۆمپانیەکانی دیلیڤەری لە هەولێر نزیک لە 8,000 ماتۆرسکیلیان هەیە یعنی ئەوە ژمارەیەکی کەم نییە وە جەنجاڵی هەرە زۆری شەقامەکان کە بە هۆی ماتۆرسکیلەوە دروست دەبێتن هی ئەو کۆمپانیانەیە بۆیە کاتێک کە ئەوانمان کۆنتترۆل کرد لەوانەیە دەکا بەشێکی زۆرمان کۆنتترۆل کرد جا هەنگاوی دۆم وەکوتم لە مەدانی ماتۆسکیلان و لەسەر ترافیکان دەبێتن. زۆر سپاس بۆ فازڵ حاجی وتە بێژی هاتسوی هەولێر سۆڤان هەکار وەک کە فازلیش باسی کرد لەبەرەوەی هەنگاوی یەکەمی دانانی ئەم کامێرای چاودێری ترافیکا لە شەقامی چواریانی ترافیکی مەخمور وە شەقامی 100 مەتری هەولێر لەبەرەوەی شەقامێکی زۆر جەنجاڵە هەروەکو بینیشت لە وێنەکان لەبەر دانانی ئەم کامێرانە خەڵک تا ڕادەیەکی باش پابند بۆەوەی کە لە هێڵی ستۆپ لاین بوەستێت و تایەکانی ئۆتۆمبیلەکەی نەکەوتە سەر ئەم هێڵە لەبەرەوەی ئەم شوێنی پەڕینەوەی پیادە لە دوای ئەم هێڵانەوەی بۆی هاوڵاتی بتوانێت بپەرێتەوەیانی ئەم کامێرایە هەم خزمەتی ئەو کەسانە دەکات کەوا بە پیادە دەپەڕنەوە هەم بۆ ڕێککاری شەقامەکان و کۆنتترۆلکردنی شۆفێرانیشە بۆ لێ ڕێنمایەکان لاندەن هەنگاوی یەکەم لەم شوێنە بۆ لە هەنگاوەکانی داهاتوش لە تەواوی شەقامە سەرچەکانی شاری هەولێر لە ترافیکەکان دانرێت بۆی کە هەر چوار سەرپێچی لێدان لە گڵۆپی سوور و زیاتر ڕۆیشتن لە خێرای دیاریکرا و لە گڵۆپی سەوز بە هەمان شێوە گرتنی دەستە ڕاست لەو کاتێکە لە کاتی سوورانەوەی شۆفێران بڵێن کێشەیەکی زۆری دروست دەکرد بۆ هۆی جەنجاڵی دروستکردن ئەمانە ئەو سەرپێچیانە تۆمار دەکەن کە لەم کامێرە چاودێریان لە سەر ترافیکلاتەکان دانراوە. هەڵێ سپاس دەکەین هاوکارمان شەیما سپاس بۆ میوانەکەشت کە لەگەڵمان بوو. دەتان بینە نیویۆرک بۆ فستیڤالێک کە نمایشی جلوبەرگی ئاژەڵانی تیا بەڕێوە چووە لە فستیڤالەکە دەیان کەس جلوبەرگی جۆراوجۆریان لەبەر ئاژەڵەکانیان کردو و بەشداریان لە پێشبڕکەی کەشخەترین ئاژەڵ کردو. بەشێک لەو جلوبەرگانە ئەوەی جێگای سەرنجە سۆڤان دەگوترێ جلوبەرگەکان زۆر نرخیان گران بووە یعنی هەتا جلوبەرگ هەبووە کە لەبەر سەگیان کردووە نرخەکەی $1000 بووە. خۆشەویستی هەندێک کەس بۆ ئاژەڵەکانیان گەیشتۆتە ئاستێک جلی گرانبەهایان لەبەر بکەن و لە شاری نیویۆرک بەشداری فێستیڤالی جلوبەرگی ئاژەڵەکانیان پێ بکەن. دەیان خاوەن سەگ و پشیلە بە خۆیان و ئاژەڵەکانیانەوە بەشداری فێستیڤالی پێدگالایان لە نیویۆرک کردووە و بەشێک لەو جلوبەرگانی لەبەر ئاژەڵەکان کراون نرخەکانیان زیاتر لە $1000. ئاژەڵەکان هەروەکو مرۆڤ جلی ڕەنگا و ڕەنگیان لەبەر کراوە و لەسەر ستەیجەکان بۆ ئامادەبووان نمایش دەکرێن. من دەبوو چەند جۆرێک جلوبەرگ دیزاین بکەم بۆ ئەم فیستیڤاڵە بۆ ئەمە بەستەیش پێویستە دیزاینەرەکان لێکۆڵینەوە لە سروشتی ئاژەڵەکان بکەن چونکە ئەوان ناتوانن وەکو مرۆڤ قسە بکەن و ڕای خۆیان دەرببڕن. پێویستە و جلوبەرگانی لەبەر ئاژەڵەکان دەکرێن نەرم بێت و بتوانن بە ئاسانی پێوەی بجوڵن. سەگ و پشیلەکان لە ناو هۆڵی فێستیڤالەکەدا لە بەردەم ئامادەبوواندا دێن و دەچن. هەندێکیان جگە لە جلوبەرگی گرانبەها ملوانکە و دەستەوانە و کەلوپەلی جوانکاری گرانبەهاشیان لەبەر کراوە. هەموو ئەمانش لەلایەن لێژنەی دادوەریەوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. سەگەکەی من کراسی جۆری کامپەری لەبەر کردووە و زۆر دڵخۆشە کە ئەمڕۆ لێرەیە و ئەو جلوبەرگەی لەبەر کردووە چونکە هەم کراسەکە و هەم ڕەنگەکەشی خۆش دەوێت. هەر لە تەمەنی بچووکیەوە وام ڕاهێناوە کە جلوبەرگی لەبەر بکەم هەر بۆیە دەیبینێت بەم جلوبەرگانە بێزار نابێت. ڕێکخەرانی فێستیڤالەکەی نیویۆرک باس لەوە دەکەن سەرباری جلوبەرگی سەگەکان شێوازی هەڵسوکەوت و داهێنانی مووەکان و تەنانەت ئەو جوانکاریانەی لەبەریان کراوە نمرەی لەسرە و لە کۆتاییدا خاوەنی کەشخەترین ئاژەڵ خەڵاتی پێدەدرێت و ناوی لە هۆڵی فێستیڤال هەڵدەواسرێت. هەردووکمان بە دیارەوە هەستا و ێزانیم هەستم بە چیە کرد هەستم بۆ کرد ئاژەڵەکان ئەمەندە جوان زانی بیان کە ئەوانیش لە نمایشکردن چەند عاقڵ بخوان وەستا بوون بۆ ڕسم بۆ هیچ جوڵەشیان نەبوو زۆر جوان بوون. باس کە تاوەکو ئێستا بە دیار بیان 24 دانیشتوین بەگوێن ئەمڕۆ ڕۆژێکی باش بێ بۆ هەمووتان. هیوای باشتان بۆ خوازی خواتان لەگەڵ.